دوای تێپەڕبوونی 170 ڕۆژ دوو کادرەکەی کۆمەڵی ئیسلامی کە لەلایەن ئاسایشی ئەولێرەوە بە تۆمەتی پەیوەندیان بە تەقینەوەکەی بەردەم کەناڵی ڕووداوی سەربا پارتی دەستگیر کرابوون ئازاد کران. سەرهەد عوسمان کە یەکێکە لە کادرە ئازادکراوەکانی کۆمەڵ دەڵێت بە کەفالەت ئازاد کراون. دوای 170 ڕۆژ ئازاد کران دیارە و زۆر سپاسی بەڕاست پارێزەرەکان دەکەین، پارێزەرانی دەستەی پارێزەرانی کۆمەڵی ئیسلامی و سپاسی ئەنجومەنی سیاسی و ئەندام و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیش دەکەین بە تایبەتی. دیارە ئێمە لە یەکەم ڕۆژەوە ینی هەر بەری خۆمان گوتیە لە ئاسایشی گوتمان کاکە ئێمە مەسەرەن لەو شتانە بە دوورین بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی بڕوامە بە هیچ کارێک توند و تیژی نییە. دەستگیرکردنی ئەو دوو کادرەی کۆمەڵ دوای ئەوە هات کە تۆمەتباری سەرەکی تەقینەوەکە شاهیدی لەسەر ئەو دوو کادرەدا بوو گوایە هاوکاری کردوون. عەبدول ستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەبارەی ئازادکردنی ئەو دوو کادرەیانەوە سوپاسی هەوڵەکانی نێچیڤان بارزانی سەرۆکی حکوومەتی کرد لە بەرامبەر هەوڵەکانیدا و ڕایگەیاند بە هەوڵە سیاسەکانیان توانیان کادرەکانیان ئازاد بکەن. تاڕەدەیەکی زۆر ساغ بۆ تۆ کە هیچیان لەسەر نییە بە دوای هەوڵەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕووە سیاسەکەیەوە کە هەموو هەرێمی کوردستان دەزان کە کۆمەڵ چەند بەخەم بە بۆ کادیرەکانی خۆی چەند جارێکیش دووپاتمان کردوێتەوە وە زەختمان کردوێتەوە لەسەرەوەی کە ئەوانە بێتاوانن. ئەمڕۆ دیارە بە هەوڵی سەرۆکی حکوومەتیش ئەم دوو کادیرە بەڕێزەی کۆمەڵی ئیسلامی ئازادکران بە کەفالەت. دوو کادرەکەی کۆمەڵ باپی یاسای تیرۆر دەستگیر کرابوون کە بەپی ئەو یاسایە بەندکرا و بە کەفالەت ئازاد ناکرێت، بەڵام پارێزەرەکەیان دەڵێت هیچیان لەسەر ساخ نەبووەتەوە بۆیە ئازاد کراون. کەیسی تۆمەتبارکردنی کاک سەعدی و کاک سەرهەد بەپێی یاسای تیرۆر ژمارە 3 ساڵی 2006 بووە. ئەم مادەی کە ئەوانی پێ تۆمەتبار کرابوون شمولی کەفاعل ناکا، بەڵام ئێمە لە سەرەتاکانی لێکۆڵینەوە ئەمانوت کە هیچ دۆسەیەکی وا بە یاسای تیرۆرێک لا ناکرێتەوە، بەڵکو ناوهاتنی ئەوان زوڵم کاریەک بوو بەرامبەر بە خانەوادەی ئەوان بەرامبەر بە خودی کۆمەڵی ئیسلامی. من باوەڕم وا بوو دادگای بەڕێز لێرە تا ئێستا موفق بووە لەوەی کە بەڕاستی هیچ بەڵگەیەک لە ناو دۆسیەکانیان نەبوو. نزیکەی 6 مانگ لەمەوبەر سەعد مستەفا و سەرهەد عوسمان لەلایەن ئاسایشەوە بە تۆمەتی تەقینەوەکەی بەردەم کەناڵی ڕووداوی سەر با پارتی دیموکراتی کوردستان دەستگیر کران و دوای چەندین هەوڵی سیاسی و یاسایی ئێوارەی هەژدەی ئەم مانگە ئازاد کران. یەشقادرێن ئارتی هەولێر.